لە ساڵیادی لەدایکبوونی پێشەوەی ئیسلام محەممەد درودی خۆی لەسەر بێت چەندین مەراسیمی ئاینی لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان بەڕێوە چوو. ئەوەی دەیبینین هاوڵاتیانی شاری هەولێرە کە وەکو جەژنەکانی دیکە خۆیان گۆڕیە و نقڵ و شیرینی بۆ و بۆنێەوە بەسەر هاوڵاتیان دابەش دەکەن و سرودی ئاینی دەڵێنەوە. ئەمە جگە لە مزگەوتەکان بە هەمان شێوە بە خوێندنەوەی قورئان و وتنەوەی چەندین سرودی ئاینی ئەو بۆنەیە بەرز ڕادەگرن. هیوادارم ئەم بۆنەیە بێتە مایەی تەبایی و مایەی سەرکەوتن و مایەی تەبایی و خۆشی بۆ هاوڵاتیان و بۆ گشت دانیشتوانی کوردستان. خەڵک زۆر پێخۆشە بە زیرکەی فۆلکلۆری کوردی بێتن، خەڵک زۆر بە ئازادە، زۆر معاناتی هەیە، خەڵک دلی تەنگە هەرچەندەکە ئەوەی هەیتی و نیتی مرتاع نییە، تەمەشا دەکە ئینسان نەفسیان هەمووی مادی دیارە، دڵدانەوەی خۆی لە ڕێ دین دەردەخاو لە ڕێ دین دەگەڕێتەوە ئینشاڵڵا. هەر بۆ بۆنەوە لە شاری سلێمانی ئەو یادەکرایەوە و لە مزگەوتی گەورەی سلێمانی ژمارەیەک لە هاوڵاتیان و کەسایەتیەکانی ئاینی و دەروێش و شوێنکەوتوانی ئاینی ئیسلام بە دابەشکردنی شیرینی و وتنەوەی سرودی ئاینی یادی لەدایکبوونی پێشەوای ئیسلام محەممەد درودی خۆی لەسەر بێت کرایەوە. دیارە یادکردنەوەی ئەم بۆنە پیرۆزانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. میلەتی کوردی لە دێر زەمانەوە ئەم یادانەی کردوتەوە بە شێوەیەکی جوان، بە شێوەیە کە بەڕاستی بۆ تەمای خۆشحاڵی کۆمەلگەی کوردەواری. پێغەمبەری خۆشەویست نەتەنها بۆ موسڵمانان بەڵکو بۆ هەموو ئینسان، هەموو مەلایکە و هەموو جن سەروەری مرۆڤایەتیەوە لە ئاەتەکە باسەوەکە کە ڕەحمەتە بۆ تەواوی دنیا. پیرۆزبایی لە گەلی کورد و گەلی عێراق و موسڵمانانی ژیانەکەم تەمەناکەم ئەم یادە بێتە یادی ئاشتی و ئارامی و تەبایی بۆ گەلی کورد و گەلی ژیهان. هەموو ساڵێک لە یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستان بەڕێخستنی چەندین مەراسیمی ئاینی ئەو یادە دەکرێتەوە و چەندین سرودی ئاینی و خوێندنەوەی قورئانی پیرۆز تێیدا پێشکەش دەکرێت. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.